ئازانی کورسان نیوز سڵاوتان لەبێ ئێوارەتان باش لە بەرنامەیەکی تری خەرمانم ئێوارێش لەگەڵتانە بین نوێژ و ڕۆژ و عیبادەتی ئەم ڕۆژمان ئینشاءالله قبول بوو بێت نزیک دەبینەوە لە کۆتایەکانی مانگی ڕەمەزان بەڵام هێشتاش کۆمەڵی خێزان ماون کە بەڕاستی بۆ ئەم مانگی ڕەمەزانە پێویستیان بە هاوکاری خێرخوازان هەیە ئێمە هەتا کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزان لە خەرمان و لەگەڵتان دەبین و دەمانەوێت زۆرترین هاوکاری پێشکەش بە ئەو خێزانانە بکەین کە هەژارن و نەخۆشیان هەیە و پێویستیان بە هاوکاری هەیە بۆ ئەم ئێوارەیە ئەمن زۆربەی ئێوارەکان و زۆربەی بەرنامەکان خانمێک لەگەڵم بووە خاتوونێک لەگەڵم بووە کە باسی چیرۆکی ژیانی خۆی کردو بەڵام ئەم ئێوارەیە جیاواز لە بەرنامەکانی تر مامەیەکی ڕیشسپی جوانی نورانی لەگەڵ منە کە بەڕاستی ئێوە دەموچاوی نابینن من ئەیبینم کە چەندە میهرەبان و نورانی و لەگەڵیشیدا چەندە هیلاکی دەستی ڕۆژگار و منداڵی نەخۆشە بۆیە بە سوپاسەوە لەگەڵ ئێمە دەبێت و باس لە ژیانی خۆی دەکات مامەگیان زۆر بەخێر زۆر سپاس دەکەم سپاس کە لەگەڵ ما بوویت زۆر سپاس کە بەرنامەکەت قبول کرد مەمنون سپاس دەکەم بێکەوە دەچین لەگەڵ خوشکی خۆت پیاسێت دەکەین و کەمێک باسی ژیانی تۆکەین وڵی من سەرەتا سوپاسدان دەکەم ئازێتان کێشاوە ئیشەڵا خۆی گەورە بۆتانە خاتەبی جەزای قیامەت من بەڕاستی تۆزە لە وەز و معاملاتی منت لەوانەیە لە ماڵەوە بینی بێت بەڵام وە کۆی کە کچێکی حەفە ساڵمەیە سێ جۆر نەخۆشی لەگەڵایە ئەروەڵا ئۆتیسمە بیلکۆڵە سەر ئیشێتی کولی ڕۆژە 21 دەنگ حەب ئەخوا ڕۆژی 21 دەنگ حەپی هەیە ئەمەش بابلین ئەشەی دکتۆرەکەیەتی ئەمە نەخۆشیەکەی باڵێن لێرا ئەوە 100% ئەمە لە هەولێر کە بیلکۆڵی توندی هەیە حتا هەموو ڕێژەی لە 100 خۆی ئەڵێ ئەگەر بەڵێ ئەڵێ ئەگەر لە 100 زیاتر ببووە مەسەلەن ئێمە زیاترمان بۆ دانا بەڵام ئێمە وەکو تۆپ ئەڵێ لە 100 بیلکۆڵەکەی ئۆتیسمیشی هەیە گەشتکەشی هەیە سەر ئیشێتی حتا ئێستا هیچ موچەیەکیشم لەم عراقیان نییە بۆی نەکرا هیچمان ناوەڵە من لە 2013 معاملاتم بۆ کردووە بەحقیقەت ئەم لە 2012 وای لێ هاو پێتەوتم زعیفەیە لەوانە بێ با بڵێن چاک ببێت بۆچی موچەیەشی هەبێ یاخۆت کەم هەوێشی کەم ئەندامیە بێ سبینە گوناحە بۆ خۆی ئیتر کە زانیمان نقلی ئێرانیان کردین و نردیانین بۆ تاران و بۆ تەبرێز و مەجموعە دکتۆر لە هەرێمی کوردستانە و لە زۆر شوێنە ئەخیرەکەی وتی ئەمە هیچ چارەسەرێکی نییە و ئەم نەخۆشیە چارەسەری نییە وەکو چارەسەر بەڵام ئەبێ عیلاجی بەردەوامی بۆ بەکاربێت بەڵێ لە 2012 وای لێ ئێمە پێشتروانە بوو تا تەمەنی 3 بۆ 4 ساڵ وانە یعنی ئەم منداڵە لە لەدایکبوونەوە کێشەی نەبوو لەدایکبوون نەوەڵە هیچ کێشەیەکی نەبوو بەچی ئەم حاڵەتانی وەڵاهی وەکو با بڵێن دکتۆر ئاماژەی پێداوە ئەڵێ ئەم مناڵە کاتی خۆی با بڵێن کە ئەمەلیاتەکرا عیب نەبێ ڕێژەی بەنجەکەی دایشی وەرئەگرێ کە وەری ئەگرێ با بڵێن دوایی لێ ئەکا بەچی بە دواگەوتنی گەشەی مێشک ئێستا وەکو توپ ئەڵێ گەشەی مێشکی دواعکەوێ ئەگەر تەمەنی ببێ بە 20 ساڵ احتیمال لە عەقلی 6 بۆ 7 ساڵ بێ ئێستاوە 7 ساڵە ئێستا بەڵێ تەمەنی 7 ساڵە ینی من ئەوە تقریبا هیچ شتێک نازانی یەک سەلامیش بە هیچ شتێک نەوەڵا پاکردنەوەی دایبیەکەی عیب نەبێ گۆڕینی شۆردنی چوونە دەروی من تقریبا ئەم ساڵ 7 ساڵە بەدوایە خواگای لێ 7 ساڵی ڕێکە بەدوایە بەس خۆم بەدوایەوەم بەبێ ئەو 1 ناری پێیاکە خەڵکی خێرخواست ناتوانم نەوەڵا من ئەگەر ئەو نەوێ بەرەوەڵا ئەتوانم بەڵام من ناچارم کە دوای کەو یعنی هەر خۆت خەریکێبی ئەرەوەڵا ببوورە تکایە نامەوێت بێتم تکایە ینی ئەزانم ینی زۆر قورسە کە کچێکی 7 ساڵ ئەنواع نەخۆشی هەبێ و تۆ وەک باوکێک ینی بەرپرسیارەتی ئەمەت گرتوۆتە ئەستۆ و بیرمان نەچێت من نانی پێش بەرنامە چوومە ماڵیان دایکیشی ینی ئەو مناڵاوە نیە بڵێ دایکی نیە دایکیشی هەیە و مناڵی تریان هەیە بەڵام بۆم باسکە ینی بۆ ناچێتە لای دایکی وەڵی دەسەوە شوێنێ خۆی ڕوتەکاتەوە من لە ماڵەوەم ڕاکاتی بە ئەو چەمە ناچێتە دەرەوە ئەرەوەڵا ئەچێتە دەرەوە جاڵی کاکە وەرە مناڵە تا ڕایکە
هیچ شێکم بۆ دایکی ناتوانێت کۆنتترۆلی نەوەڵە بە زەلامی ناگیرە کاکە پەلاماری خۆیدا سەری خۆی شێ بۆم ئەجەیە تووشی گەشکە ئەبێ ئەبورێتەوە من لە مانگێکا لەوان بم 3-4 جار ئەیبم بۆ خەسخانەی دەرونیەکە ئەی خەوێنم لەوێ علاجی بۆکەن وڵات دەرزی بۆکەن ئەی خەوێنە شەو ڕۆژێک وەختی وا دوڵێ شڵن کاکە وەرە مناڵەکەت بەرەوانێ دکتۆر دەری کردوڵم با ئەم شوێ لەبێت تۆ زێور بێت وڵێ کاکە ئەوانی کەشی ئیزعاج کردو بە خۆیەوە بە کەڵکی ئەوە هاوارەکە شیڕێنەیە قبل خۆیەگرێ ینی ئەگەر بێت و من بە سعاتێک باوەڕ ئەەکەی لەوانەیە بڵێم 6 ساڵیش برمزگەری گەورم نبینیەوە بە حیشەوەی نەوەڵان نەتەعزێ نەحەفلە نەشایی نەخۆشی هیچ شتێکم نییە من ینی ئا بەردەوامی من بدوین کەسی نایە بۆ مامان ئەڵە مناڵەکەی دەستەوە شوێنە پەلامانەدا بۆ وەزایی دەم بۆ ماڵی کەسیش ناچین بەعمەلی ئەوە نایە ناتوانێت بخیتە هیچ سیارێک و ناتوانانی بیژێڕی ینی زەلامێکی ئاوا بەم تەمەنەوە هەموو قورسەکەی لەسەر تۆیە تۆ باوکێک یعنی زۆر جوانە ینی مەمیشە باسی میهرەبانی دایکردی بەڵام باوکەکانیش میهرەبانن هەموو تەمەنی خۆی ئەم باوکە داناوە بۆ ئەوەی کە لەگەڵ کچەکەیا بێت ناتوانێت بچێتە هیچ شوێنێک یعنی بەیانی ڕۆژە بێت و تۆ ئەبێ لەگەڵ ئەم کچە تابی هەتاشەوە بەخوا لە ماڵۆدا ئەنیشێ ڕۆژانە چۆن مەشغوڵیەکە بەیانی کە لە خەو هەستا 3-4 ساعت دەخەوێت ئەنی نابێت لە ماڵی ما پەرداخی بێ بێکە وەستاوە ئەبێ وەڵڵاهی نوێژەکەمەکەم دەرگاگەی لەسەر خۆمدا ئەخەم مەڵم ئەلویا دانیشتدا تا نوێژەکەمەکەم وەختوە پەلامارتدا وەختی وایە بۆ کەس لێ ئەدا معرض ئەدا بەیەکانی تۆ ماڵەکەت بینی و بەڕاستی من لە لێک وەدەی 3/4 ئیساگەر شوێنی تەباخێکە بۆە مەسەرەن بڵین لە وڵاتت چێشتەکەی حەزدە کردا بێن بە دیار تەباخکەەوە بۆسم تا لێنێ جا ئێواران مەسەلەن یان نیۆڕوان توێ ئەو خواردنەی ئەو بەدڵی نەبێن نابێت شتیوانی هەڵێدا پەلامانەدا زۆربەی نیۆڕوان ئێمە نابێت ئەبێ چاوەڕوانی ئەم بکەین بزانین کەی هێور ئەبێتەوە نانەکەمان بخۆین ئەو ئێستا بە حکمی ڕەمەزانان باوەڕ ئەەکەی ئێواری وایە مەلا بانگیاوە ئێمە ڕۆژمان نشکانەوە بە سعات و نیش دوای ئەوە کە مەسەنی چەکات و توێتی کاکە چۆنییان فلانکە چۆنی ئەوە چیەکەی مەسەرن بۆ شتێک ئەو بۆ ئێستا نانەخۆن کاکە وتم وڵی ناتوانم بەڕاستی خۆ دەزانین وەزاکە چۆنە کچەکە نایە بڵێ ئەرۆڵا 2 کوڕی ترمەیە بڵێ عزێتی ئەوانیشەیە نه هەر کەس ناوێرێ بچێ بەلایە ئیتر ئەبێت تۆ ئەگەر ئیشێکی زۆر زەرورت هەبێت دەستنوێژی بدرێگەی لێداخی وڵی چەند جار چوون بۆ بەس من یەک زەلام ناتوانێت حتا دکتۆرەکەشی ناتوانێت حەز ناکەم بێرەوە ناوی دکتۆرەکەی بڵێم لەوا بێ تۆزی دکتۆرەکە دەیان جار چوون وتێتی کاک حاجی ئەو مناڵم بۆ بگرە ینی ئەزانێ ڕێژەکەی کە لە 100 چەند جار چوومەتە لای دکتۆرەکەی مەسەرن لێ لە تەکسەکە من دابەزیم پێشەی من دابەزم ئەو ڕای کردووە ئەنی خەڵک مناڵەکەت ئەڵێ کاکە مناڵەکە شێتە بی بەسەرەوە یا کاک حاجی بە دوای مناڵەکە تۆ یا ئەمەی کردو مشکلەی زۆریانی بەڕاستی بڵێ حەچیەک بڵێ ناوەڵا قسە ناکە بێشتری یەک مشکلەی نەبوو یەک قسەی هەموو شتێکی زانی هەتا 4 ساڵی وردە بەڵێ ئارەوەڵا قسەی ئەکرد باوە نەبا پیرەدایە هەموو شتێکی زانی ئیتر سوبحان الله خوای گەورە بەهرەی خوایە من سپاسی خواگەم کۆ بەهرەی یاوە بە من ئەوە هەتا بژمێنم بە دوایەوە لە هەموو مەعاناتێکی تێئەکەم ئەزانم داوای چی ئەکا ئەزانم بۆ ئیمەم بۆ دوکان ینی پێشەوەی من بیبم بۆ دوکان ئەبێ خێزانم بنێرم بۆ دوکان بڵێم کاکە با کەستی تیانە بێت لە غێری دوکانانەکە زیاتر یەکێک گێت مەسەرەن شتێک بکڕێت ئەبێت لە بەر دەرگای دوکانەکەیان بۆ ئەستێت هەتا ئەمە بەمە دوکانەکە و ئێنمان دەرەوانە لە پڕ پەلامانەدا ئیتر ئەیب نەبێ بە قاش بێ بەدەست بێ بەسەر بێ بە هەرچێک بێ پەلامانەدا ئەبێ هەردوو دەستی بگرم هەتا لە ماڵەوە دووریە خەمەوە لە کۆڵانەکەیە دووریە خەمەوە ئەبێ هەموو شتێک خۆمم یعنی دای بگۆڕێنی ئەیب نەبێ شۆردنی پاکردنەوەی ساڵ قورسە خوشکەکەم زۆر قورسە مەجبورم ئەگەر کوڕ وایە لەوانەیە بڵێم باشتر بوو بۆ من نەوەڵڵا هەر ناڵێم هەر کەس ناتوانێت بچ بەلا هیچ کەسێک یانی ئێستا چەند بە قوت بی دەرەقەتی نایی ئەگەر بزانێت تۆ مستەیتەری بەسەر ئەوە ئەم قبل لە خۆیگرێ لێوی خۆی خوا پەلامان بەدان لێوی خۆی خوا ئیلا ئەبێ خوێن لە شوێنێکی بێنێ ینی ئەمە وڵای ینی تەسویریم پێ قەنەعەت کە بیبینی ئەڵێ مناڵە چۆن ماوە باوکێک دانیشێ
کچەکەی بەجای خۆی بخوا باشە ئەی ئەو تۆڵی ڕۆژی 21 دێنێک عیلاجی حەبی بەخوا ئەوەی ئەرێ خۆشایی ئەمە خەوە ئەم دوانیان خەوە ئەمە حەبی خەوە ئەمە دووە ئەمە 6 دەنک حەم ئەمە یەکنەوە ئەمە دووە ئەمە سیان ئەمە چوار ئەمە 5 ئەمە 6 بەخوای گەورە ئەم بۆ ڕیسپریدۆنەوە ئەمە 6 ڕۆژانە بێ بیخواستێ ژەممە باشە ئەمانە هێوری ناکاتەوە کەمێک ئەگەر ئەمەی نیتی حد بەجارێک ینی چۆن ئەڵەی شێتە بێتەوە بەمانەشەوە ئەرە وەڵا بەمانەشەوە دەیان حەپیکەم هەیە لە ماڵەوانێ وڵی قوتویوە ئەلم کڕیمە ئەلم قوتووە 100,000 پیاوە مسلمانان ئینسان 500 خێزان لە ماڵەوە کەسێک نەبێت کە سابەتێکت بکە کەسێک نەبێت دینارێکت باتی واللهی 6 جار 7 جار موبایلم گوتەوە دەستمە ئاویستمە تەلەفۆنەکەم بۆ خێرخوازێک بڵێم بڵای دوو پارچە حەبم بۆ کوڕە خێرتەکە دام خستۆ لە ڕوون نهاتوە تومە کاکەم لەمە دوو جاریکەم پێوتە بیکەم بە 3 جار عیبە بۆ من دام خستۆ خوا شاهیدە یعنی ئیتر ژیان ینی ئەو پەڕی لە ناڕەحەتیام ئەو پەڕی لە ناڕەحەتیام لە 30 مەتر عەرزەیە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی مسپاسی کاک مەریوانەکەم کاک مەریوان ئەو پەڕی هاوکاری کەمەندامان بووە لە هەموو بارەیەکەوە لە خواردنەوە لە پارەوە لە نەوتەوە زۆر شتی کردو بەڵێ ئەرەوەڵام من لە با بڵێن شوێنەکانی ترکە ئەینێرێ بۆ کەم ئەندامان من لێەوە هاوکاری کاک مەریوانم وەرگتۆ خی گەورە لێرەوە لێ ڕازی بێ بە خاتی قورئانی عەزیم خی گەورە بەرەکەت خاتە ڕزق و ڕۆژوی ئەوانێ ینی بەڕاستی 4-5 وەکو کاک مەریوان هەبووە لە سلێمانەیە بڕوا ناکەم منەوە مەعاناتەم هەبووە شتی زۆر باوکێکیت هەموو ژیانی خۆتت داناوە بۆ خزمەتکردنی ئەو کچە 7 ساڵان بەخوا 7 دانە ساڵە بۆ 6 ساڵ ئەچێت هیچ ئیشێک ناتوانێت هیچ نەوەڵا ناتوانێت هیچ ئیشێک ناکەت بە خۆت نەبێت ئەگەر بچم بۆ ئیش ئەبێ کچەکە بڕواکەم یعنی ناژیری لە ژوور سێری ئەەکەی ئەم مناڵە سەری خۆی گەشتێ بۆ مەعرەزدا من زۆر کەس پێم مەڵێ کاکە بۆ نایبەستیتەوە ینی تۆ جەرگێک چۆن ئەبەستێتەوە کاکە کەسێ بتوانێت ناتوانم جیاوازە لە مناڵەکانی تربەنیە بەتاکی خاستە باوەک ئەرە کچەشمەیە کچ زۆر نزیکە لە باوکەوە دانەبڕای باوەڕم بێ بۆ دایکم مردووە یەک شەو نەمامەوە لە تازەکەوە بە دایکی خۆم چوومە تازەکە کە ینی چی ئەەکەی ناتوانانی بەس ناتوانانی لی دوورکەویتەوە ئەگەر بێت و مەسەرم بڵێم ئەچم بۆ بازاڕ ئەبێ ئەو بخەوێ نیم سعات بۆ سعاتێک زیاتر ناتوانانی لە پڕ تەلەفۆنی بۆ کاڵێ وەڵای هەستاوە بە کەس کۆنتڕۆڵ ناکرێ ئەبێ سعاتێ جارێ من بەس خوێنی دەسی لێکەمەوە دەسیت بینیوە یعنی وەڵی تەسویری وان پێ بۆ بنێرم یعنی ئەقڵ تەسەور ناکە ئەڵێمە لەوابێن دایک و باوکە من ئەڵێن وا لێکرد بێ مناڵە بە چی وای لێ هاتووە ئەی بیتە ئایادەکەوانێ ئەو نەوع منداڵانە قۆتیشان زۆرە هەر قوربان ناگیرێ خوشکەکەم بە هیچ شێوەیەک ناگیرێ ینی شتی واکە ئەقڵ تەسەور ناکە ئێستا کە هەستا ئەزانم بۆچی هەڵەسێ دەست بە بۆ سەلاجەکە ئەزانم چی ئەوێ ئیتر ئایب نەبێ لە هەموو مەعاناتەکانی تێگەم ئەزانم لە ئەو حەبانە مەسەلەن هێورکەرەوەیتیانە بە ڕۆژ دایەتی بەڵێ تۆزێک بیخەوێنێ بەرە وەڵا ناخەوێ سبحان الله خەوی نییە بە شەویش نەوەڵا ئیتر لە 2 بۆ 3 ینی ئەم شەو قەنەعەت کە دانیشت بینە هاوتیان گرمەیە کاتووە نازانم شتێکات تا دوای ئەوەش من هەر دانیشتوم بە دیایەوە ئیتر ئەبێ هەر چاو لەسەر بێت تا ئەخەوێ حەبێت چاو لەسەری بە چاو لەسەری پەلاماری ئەو کوڕەمەیە کە لە پەنای خەوت ینی بەتەما بووم خۆ ئاگای لێتی حەدم نیە خوا بگرم بە شایەت ئەم ساڵ بەتەماوە لە مەکە دەریکەم کوڕەکەت بۆم ناکرد ینی بەڕاستی ئەمە جامتای ئەوێ قەڵەمی ئەوێ قاقەزی ئەوێ مەسەلەن بەیانیان 1000 دینار خۆ ئەبێ بێتە دەست ئەم مناڵە بینێری بۆ مەکتەب کالەی ئەوێ قەمسەڵەی ئەوێ ناتوان باوەڕم پێ بکەوە بزانم دوو جار شوێن بۆ سەیران و ئەمانە هەڵم خەڵەتانە وتمە ڕۆڵە ئەم جارە مەچ و جارێکی دەبچەوە ئیشم نییە کەسابەتم نییە مەعاشم نییە موچەم نییە هیچ شتێکم نییە غێری خۆ موسڵمانانێ ئەی ئەم سەبەتە عیلاجێکە بە تۆیە بەردەوامە بێ واللهی ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ تا بەڵین لەم ڕەمەزانەیە موسڵمانێک هاتوۆتە سەرخەت ئەڵێ من عیلاجەکانی ئەگرمە ئەستۆی خۆم سپاس بۆ خۆیانی ئەمە گەورەترین شتە کە لە کۆ من بۆتەوانی ئەی من تا ڕۆژی قیامەت دوعای خێری بۆکەم بە حەقەت ئەوەی کە بە 250 دینارێک ئەستانی بەڵێ قوربان بای 300 شتێکە
ئیتر ئەگەر نیوەشیم بۆ وانی دابین 300 بس 300 بۆ 350 دینارم ئەیە بەس بۆ عیلاج جگە لە مەصرفی ماڵ و ئەنجا بەس مریشکیش ئەخوا ئەنی قەناعەت کرد لە دوو ڕۆژارە کامل بێ بچم مریشکی بکڕم ئەی تۆ مناڵێکی ترت ئەگەر دەماڵەوە نەبێت چی وڵی تر ئەگەر بێ بچی قەرزی بۆکەی نییە نه 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 ئەگەر بڵێن نییە نەتان بێت ئەبێ بچم مەسەرەن نایخوا هیچ نان ناخۆ هیچ ناخۆ نان ناخوا تۆش دەبێ عیلاجی نەیتی عیلاجیشی نەیتێ سوش دەقەبعات خراپتر ئەبێ ئیتر ئەگەر هات بێتم بۆ لای قەرزیش بێ ئەبێت تۆ مریش قوربان وەختی وایە من مریشکەکەم گەشتۆتە 250,000 دیناری قەرز خوا ماگرێت درەخشی لەوە نەکردوم کابرای ئیشی نییە کەسابەتی نییە بۆ پارەی مریشکە دوایی چۆن لێ بسەنی یعنی بە حقیقەت ئیسە لە جستانەوە خوا ئەگەی لێتی لە مانگی با بڵێن ئەوەی کە ئەڵەی پاییزە لە مانگی دەوە دەست خەسالە نییە بەدەست لە شۆ ڕۆژانە بێ جار و دوجار نییە سێجار چوارجار پێنجار شەژار شەوەیە تا ئەخەوێ کاتە دەجار بەدەست نانەخوا ئیتر پاک و تەمیزی خۆی نازانێ ئەقلێتی پێی ناشکێ خەسالەشتانیە و بەدەستێکی نەوەڵا داشێر بەدەست لە شوا بەخوا تا ئێساش ینی دوسێ جاریش محاولێ ئەوەی کردوڵێ خۆسکا خەسالەیەکم هەبوایە وڵی ترکرد نەبێ تۆ کارت نەبێ کەسابەتت نەبێ موچەت نەبێ چوار مسلمانی وەکو ئەو خێرخواز نەبێ بە حقت ناکڕ ڕێ خەسالەیەک بۆ من بەچی بیکڕم ئەڵێم وڵی پار جەژن نەخۆم نەخێزانم هەشتێکمان نەکردەوە ئەو 6 ساڵە بەخۆیانی واقعێ بۆم ناکڕ لێڵێم ئەیم بۆ ئەیم بە مریشکێک ئەیم بە دەستێ دایبی ئێستا دەستێ دایبی خواگەی لێ بە 7,000 دینارە بەشی 3 ڕۆژێکە ڕێزمێ مناڵێکی 7 ساڵ میسکاتە ناو دایبیەوە بەشی چەنێ بکە خوانی بڕێ گەورەشە ئازەبە لەو قورستر ئەوەیە کە تۆ باوکێک ناتوانانی بچیتە دەرەوە ئیش بە هیچ وەڵڵا ئیتر ئەمە بێ لەوەش کە لە 5 بۆ 6 ڕۆژ 6 جار ئەچێ بۆ دوکان ئیتر ئەبێ حەد و دەستی بگرن بڵم کاگە بینوسە ئەنی هەموو مارکێتەکان ئەزانن پرسیاران لێ بکەن خواگای لێتی هەردوو دەستی ئەگرم ئەڵم کاکە بینوسە ئەنی وەختی واشە بۆ مەسەر 5,000 پێ بووە کە چوو بای 3,000 شتێک گرتو هەر نەماوەتی وتمە بینوسە ناتوانم دەستم دەرکەم بڵێم ئادی بۆستە لێرە ناوەستێ دوکانەکە ئەشێوێنێ نا دوکانەکە ئەشێوێنێ ئەی بەی فاستێکی بۆ ئەەکەی مەسەرەن ئەبێ مانگی دوسێ سۆنەری بۆ بکەم بزانم ئەم گوچیلەی چی لێ هاتووە یاخود زەرری پێ چاودێری ئەو ئەرە وەڵڵا ئەبێ مەجبورم دکتۆرەکە بۆی ئەنووسێ باوەڕ و قەنەعەتم پێ بکەیسا و فاستێکی لە ماڵەوەی بیرم شورەکە خۆما بێنم 11 فاسی بۆ نووسرا و تیبینەوە تەزارە وابزانم مانگی لەمەوە پێش بۆی نووسێت تا ئێستا بۆم ناکەم ناتوانم ینی 100,000 دینار ئەمڕۆ بۆ من 5 وەرەقە 6 وەرەقەیە بەڕاستی بۆ شتێک لە مەعاناتی ئەو کچە کەمەکاتەوە باشە جگەلەوەیکەوە کچە و جەرگتە و ئەوەنە ڕەحمی لەسەری هەیە و بەڵام هەر خۆت ینی واز لەوە بێنەکە مێشکە چەند هیلاکە بەدەستی و هەر جەسەدیەنیش هیلاکی وەڵاهی حتا بڵێ هیلاکەم ینی کە ئەو ئەخەوێ من بە سعات و نیو دوای خۆم لێ ناکەوێت لە تاو ئازاری پشتم لە تاو ئازاری قاچ و قوڵم ینی ئەیب نەبێ بە حەز لە یاکە ئەخەوم ئازارم هەیە خەوم لێ ناکەوێت بیر ئەەکەم و هەتا بەیانی بیرەکەم و خۆیان بەیانی حەپی بەچی بۆ کڕم لاجس مەسەرەن ئێستا ئەمە لە دوان سیانەیان باڵێن لامیان گرانترە خوای ئەمەی نامێنێ سەخواگەلی ئەوە زەمەوەی دەم خوای ئەوەی نامێنێ من بەچی بۆی بکڕم من چی بکەم ینی بەیانی بیل لە بەیانی ئەەکەمەوە بەیانی بیل لە دوو بەیانی ئەەکەمەوە یعنی ژیان زۆر قورسە لە لای من بە حقیقەت ئەمەنە ژیانم قورسە ئەمەنە ژیانم قورسە هەیە ئۆتیسم هەیە با بڵین هەمیان هەر مەسەلەن نەخۆشیەکانیان قورسە بەڵام ئەمەی من ڕێژەکەی لە 100 ئەمە 3-4 نەخۆشی لەگەڵایە بڵێ هەروەڵام من گەشتشی بۆێت ئەگەر ڕۆژی سێجا بووینێ دووجار بوویە بەتەشی وڵایتر نەوەڵات چاوی هەڵەگەڕێتەوە ئەیب نەبێ ڕەشایی نامێنی ئەبێ بە سپێتی کە بوو بە سپێتی داعانیشێ ئیتر کە دانیش هەر هاوارەکە ئەڵێ وام لێ هاتووە ئیتر ئەبێ یەکسەر تۆ لە حەش شوێنەکە بێ مەسەرن بکەیتە کۆڵە یان نزیکبی لە سیارەیەکەوانێ بێنیتەوە حەپەکەی بیتێ پێشتریش حەپەکە داوەتێ بەڵام ئەبێ بیدەیت ڕۆژی 5 دەنگ حەپی ئەو گەشتکەی هەیە ئەمە وەکو دکتۆر پێی ئەڵێ سەرئی مێشک یعنی یەک نەخۆشی نییە دوو نەخۆشی نییە ئەم مناڵە مەعاناتی زۆر زۆر بە قوربانێ سپاسە زۆر مادووی
یعنی هەموو ئەو چیرۆکانەی کە لە بەرنامەکەی منەوە باس کراوە هەمووی چیرۆکی بەڕاستی پڕ ئازار بووە بەڵام یەکێک لەو چیرۆکانەی یەکێک لەو بەرنامانەی کە بەڕاستی ئازاری دڵی منتدا بە جۆرێک یعنی تەسەور ناکەم بتوانم قەت ئەو هەڵوێستە جوانەی تۆ لە یاد بینەرەکانیش بە دڵنیایی کەم باوەڕێک کە ئاوا ژیانی خۆی کاتە قوربانی بۆ منداڵێک و هیچ ئیشێک نەتوانێت بکە هەموو ژیانی خۆی بۆ ئەم منداڵی دابنێ ئەگەر شتێکتان هەبێ داواکاریەکتان هەبێ لە بەرنامەکەی ئێمەوە بچێ بە بینەرەکانی بڵێ بە خەڵکی بڵێ بە خەڵکی خێرخوازی بڵێ والله من وەکو خۆم هەر کەسێک هاوکاری ئەو مناڵی من بکە واللهی والله حاجة والله خيرة خوا ئاگای لێت ینی ئەو پەڕی ژیانم لە ناڕەحەتیایە ینی پیاوێک بەم تەمەنەوە بتوانێت 24 ساعت 7 ساعتی 8 ساعتی من دوای مناڵەکەوتوو هیچ خۆشیەکەم نەماوە هەستا دانیشە غازەکەی کردەوە مەسەرەن سەلاجەکەی کردەوە ڕاکە بۆ دایبی ڕاکە بۆ عیلاج وەرە بیشۆرە دایبی پێڵگرم بیەنە بیبە نەکەی و مناڵ لێەوە ڕۆی ئابزانەوە چێبوو لە دەرگایە ئەگەر لەو کچە بێ ینی ژیانم زۆر ناڕەحەتە ئەوە لە خەڵکی خێرخواز دەکەم ینی بەڕاستی بێ متابعی من بکەن بزانن چەند ساڵە من لەو چەمە بوو کردەوە ئەمە ژیانی من بەیانی هەشتی بەیانی ئەستێ حەوت دەستێ 5 دەستێ یەکسەر بۆ دەرەوە ئەبێ بڕۆم لەگەڵی ئەی داوە لە خێرخوازانەکەم بێنە سەرخەت لەبەر خاتری ئەمانی ڕەمەزانە بێنە سەرخەت وەز و ینی ئەگان لە وەزعی منە بزانم من چۆنم وەزعم چۆنە ژیانم چۆنە بار و ژیانم هیچ ینی نیمە هەچی بیری لێ ئەەکەمەوانی هەشیانێکم نیەمە ئللا دو ئەم کچەکەوتووە ینی من مفروزیشە من کشی خۆمە خۆی گەورە بەسەری کردومەتەوانە من سپاسی خواکەم پێی ناشور نیم بەڵام واللهی قورسە زۆر قورسە مناڵێکی تەمەن 7 ساڵ ئەم باوکە بیباتە حەمام و بیشەوە بێنێتە دەرەوە ڕەبی خۆی گەورە توی بۆ بێڵێ ڕەبی خۆی گەورە تەمەنی تۆ درێژ بێ ڕەبی داوە لە خێرخوازانەکەم یەک بەس مریشکەکە و حەپەقینەکەش بێن بە هاوانمەوە دایبیەکە هەر یعنی خێرێکی گەورەیە بەڕاستی ینی بەڕاستی من ئێستا دوو ڕۆژارێ مریشکێکی بۆ ئەکڕم ئەگەر خێرخوازان نەبێ وەڵڵاهی بۆم ناکڕێ عیلاجەکانی سپاس بۆ خۆی گەورە ئەوە موسڵمانێکی خۆتان ئاسایی دابینی کردووە من مەمنونیم بەخوا تا ڕۆژی قیامەت ئینشاءڵڵا خۆی گەورە بۆی خادەبری جەزای قیامەت بەڵام واللهی توانای دەستێ دایبی منیە خۆ ئاگدارە واللهی سەحەبی 10,000 بۆ بەدووکەتەوە باشوانی حاجی جەمال باست لەوە کرد پێشتریش زۆر هاوکاری بەتەشید توی کردووە بە ئامیش ئەو هەمیشە هاوکاری خێرخوازان بەتەشید خۆی لە ڕازی بخاتی قورعان 1 ملیۆن دیناری بۆ تۆ کردوتە دیاری بە قوربانێ بم خۆی گەورە لێ بەزیاکە هەمووی بە مریشک و بە قوربانێ بم خوشکەوە ڕێزەکەم خۆشەکەت پێویستی بە هەر شتێک بۆی بکە یا ڕەبی بە قوربانێ بم تۆ درێژ بێ بە ساخەم دادەیجیان ڕاستی من بگورن ئەبێت تۆزێک لا بین لێرە چونکە سیارم بۆ لێ ناخۆڕێ ئیشاڵڵا خۆی گەورە توی بۆ فەرموو توی بۆ بێنێڵێ دەست و چاوی خۆش بێ خۆی گەورە بۆی کاتە بری جەزای قیامەت پاداشتەکەی زۆر بە باشی وەرگریتەوە ئیشەڵڵا کاک مەریوانیش ئەو پاداشە وەرەگرێتەوە بە ئیزنی خۆی گەورە ئیشاڵڵا ینی بەڕاستی هاوکارە زۆر هاوکارە من لە نزیکەوە متابعی شتەکانیم کردووە ینی ئەوەی کاک مەریوان کردوێتی ئەگەر چواری وای تیا بۆ ئەستێمانی ئێمە ناگەشتی نام حاڵاتە ڕاستە نمونەیان زۆر بێت هەروەها زۆر بەڕێز کاگرانج ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی کارگەی کیانان سەبەتەیەک موادی خواردن و موادی پاکەرەوە ئەوانی بۆ ئێوە دابین کردو بە هیوای ئەوەن کە بتوانن لە مانگی ڕەمەزانە سوودی لێ وەربگرن خۆی گەورە سەربەرزیانکە خۆی گەورە سەد ئەوەنێکیان باتێ بۆیان پڕکاتەوە زۆر سپاس من هاتمە ماڵەکەت بینیم ینی ئەو هەموو جلە شۆرا بوو لەگەڵەوەی کە شوێنی ئەوەت نەبوو کە لە ماڵەکەیە جلی لێ هەڵبخەن هەمووی لە دەرەوە هەڵخرابوو ئەو کچە نەخۆشەت ڕۆژی 6 جار پێویستی بە خۆگۆڕین هەیە من لەگەڵ دایکی قسەم کرد ئەو باسی لەوە کرد کە زۆر زەڕورن بە خەسالەیەک چونکە بەردەوام پێویستیان بەوەیە کە جلی ئەو منداڵە بشۆن خێرخوازێک لە بەرنامەکەی ئێمەوە داوای کردووە کە هاوکاری کۆمەڵێک ماڵ بکرێ من 500,000 ئەدەمێ بە قوربانێ بەڵام ئەمە بە ئەمانەتەوە بۆم بە دایکی کچەکەت بابیدا بە خەسالەیەک بۆ ئەوەی کە ئیتر بەدەست جلەکانی خۆی گەورە لێ قوبولکە بە خاتی قورئانی عەزیز ینی بەڕاستی ئیشی خۆیان کردووە ینی لەم کاتە ئەمە 100 دەفتەر دۆلارە بۆ من بە حەقەت هیچ نییە بەڵام بە هیوای کەمێک دڵی ئێوەمان وەڵاهی بۆ من نەک کەمێک لەوانەیە بڵێم زۆر زیاد لە حەد لە 100 بەرەو ژوورتر من بەڕاستی سپاسیان ئەەکەم
خۆی گەورە تەمەنیان درێژکە خۆی گەورە 100 ئەوەی تریان باتێ زۆر سوپاس ئێمە دڵمان لای منداڵەکەت لە بەرەوەی ئەزانین کە تەنها بە خۆت کۆنتترۆلەکرێ ئەرەوەڵا نامانێت لەوە زیاتر کاتت بە قوربانە لەگەڵمان بووی زۆر سپاس خوشکە بەڕێزانم. بەڵێ ئازیزان ئەوەی کە گوێتان لێ چیرۆکی ئەو باوکەیە کە ژیانی خۆی داناوە بە ئەو منداڵە نەخۆشەی لە لێک کاتە گەشتی لەگەڵە ئۆتیزمێتی لە سەداساد وەبیر کۆڵە و بە هیچ کەسێک ناوەستێ تەنها خۆی بە باوکیەوە گرتووە و ئەم باوکەش لەبەر ئەوەی کە خزمەتی کچەکەی بکات ناتوانێت هیچ ئیشێک بکات و بژێوی ژیانی ئەم خێزانە تەنها لەسەر خێرخوازانن لە کاتێکا ڕۆژی 21 دەنگ حەب ئەبێ بدرێ بەم منداڵە و بەردەوام پێویستی بەدایبی هەیە و لە خواردنی شامریشت نەبێ هیچ شتێکی تر ناخوا بۆی ئەمانە هەمووی بارگرانی بۆ ئەم خێزانە بە هیوای ئەوەی کە ئەوانەی بینەری بەرنامەکەی ئەمە ئێمن و گوێبیستی قسەکانی ئەم باوکە میهرەبانە بوون ئەگەر ویستت لە مانگی ڕەمەزانەوە هەر کاتێکی تر بیرت لەوە کردەوە خێرێک بکەی با ئەم خێزانت لەیاد بێ. سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون تاسبێ ئێوارە بە بەرنامەیەکی تر لەگەڵتان دەبین کاتێکی خۆش. سلاوریس بینرین کورسات نیوز از هوار علمه دی برنامه خرمان جبو هوا پیشکش کم. برنامه خرمان وجاره دل قضا سیمیل بید که قضا سیمیل دکویت دوراتیا 16 کیلومتر لروش آوای پارزگاه دوهوکه. اف برنامه دی چندین توران هر وسا چوانیا جیانکرنا خلکی لبه قضای بو هوا دتا دیار کرن. لیبری ام بچینه دناف خلکی دا مدوید چند پیزانین کان درباره قضا سیمیل جبو هوا دیار کم. قضا سیمیل روبری وی 305 کیلومترین دو جانه. هر وسا جمارا خلق قضا سیمیل الدیف آمارا سال 2025 پتر جدوصدو 5000 کسانه. هر وسا اف قضایه جچار نحیان بکتید. نحیا خانکه، نحیا فیدیه، نحیا باطله و نحیا ناوندیا قضا سیمیله. هر وسا قضا سیمیله دکویتا لسریا که استراتیجی دنابرا پارزگاه دوکو اداره سربخویا زاخودا کوان هر دو باجران پیک و گرید دادن. هر وسا لقضا سیمیله چندین گندل دوروبرو دناحی نوی دهانه کو پترن جسد پنجی گندان. هر وکی بری نوکجی من ده دیار کرن قضا سیمیله بدیراتیا 16 کیلومتره دکویتا روش آوای پارزگاه دوکه و به قضا که گرنگ لبه پارزگاه دهت نیاسین که سال 1933 وره بویا قضا سر پارزگاه دوکه و خودش راضی به خود باشتیمان بتحمی بصرمانه ان شاء الله. هم رمضان سیمیل چوه خودی باشه الحمد لله حمی اغلب جب حمی بصرمانه باشنا الحمد لله كلك باش بلي بصرمانه از دی مسیحی سیمیل انا هكا هابنجي كيم نقل زحف النشي بصرمانش حمی قوي ترى عرب خودي باش سیمیل یا چه نابو دنگه وكي بدخلوا داني بدخلي فلاحتي وما تشتو صراحه و چه عشیرت السیمیل هنه بوده خودي بهرب ترقى وطوانا كوشرن اف عشيرة دي تريجي يتنافضها هاي حتى سليبانا يدوس كي كتا يتنافضها هاي اغلب جي كوشرن
شهادان محمدان قودان تو اشکی بيسكينا هذا دوسكي بهني تو دوسکی بله دوسكي آره والله. هذه سليباني ما تو جی سلیوان بله بله والله باش اف عشیرتا و اودیه همی پیک خوش ناوا سیمل قالك عرب خدي الحمد لله عم بيك تقاتم كشمة شو عودي مشكلة نابك دانينهم الحمد لله برايتي كينو أري والله بعقلك خلاص بتجيك كي وصل خرابية كي بكتش مرويت هاي ما ظن ليل وان حيتين النهل بتجيكن أما كوريد مروي بخوب بخوش قال جارا مش مالي دا غاز نديت هي باش مام أري والله جیان سیمل یا بسانه هی یا هم زحمته خدایا بزحمت خود ما بید نروف یاری رمضانه بله بید نروف راستیه بیشن و نه بله خدایا بزحمت خود هنی چیه تب چیه دب خواه ملیونیر بید دی بید یه هشکه بازر نینه اره وانا باش خلک ویره برابطر دکاندارن یان جی کارن حکومیت کن نه خدای اکثری دکان دارن گرک جک یعنی یه واجبیت حکومتی دا بس برابطر اهلینه بيجي بيك برابم خاص وعام بو واحد بيجي هات صلاة وصلاة تمام لسر فخري كاينات حمدا خدي بكن دوام دايما ديني حقالات دايما ديني إسلامي مشوينة كربو سوال خداني بي إلهامي أوا ربي زور جلال شكري من دوامي غافلنا بن مهوصال خداني بي نعمتي أولايقي شكري مش غافلتي تبقى هندنيا شيا دايم بچن جنتي شرط شرط ماهية دنیا جنتا کافرانه کسی خود رضای ده هر مرد بزانه توی باشی برا تسریم برا رمضان تاجی پیروز خودش تو وقت بورید رمضان سیمل خود یا باشه بس با شو لکیمه وکی رمضان برین کنینه وکی بجن عالم برابرتر وکی بجن چرز خود هرت ده روز دمایی که و ده روز دمایی که جد بیت خبسان ورنا گین بجا هندی چتر علی زیتر بین چتر کدشن وکی بجن کسی که نبیش تشتی خوب کردن گله باشتره اون ده روز دمایی که دین دکان خبسه دست اگر درد کردن دکان خبسه نشب کردن درد کردن باش اف سالا دا چند جورین شرینه هی هنه چکلیتا الدكانة بقى تقريبا نزيكي دوصل نوع الشوكولاتة يعني كان مع عرس ما عملاش عرس كان بنفورا بقى فول عملاش عرس كان وواق نسبة شرز يجي شرز ما خرج جديدة ومستمر هم شرز جديد هم شرز كاب نادنا خالكي يعني همي قبض اجتماعية جديدة باش رمضان اف سالا چه جوازی گر رمضان سالم بوری هیا خدها ما الشهر أف رمضانات قال رمضانات دي بس شهر دروز بيو مشكلة ما بشكل قال كهربي هين بس إن شاء الله دي باش تلاتن وقت كابت ساعات إيك بنا دوازدوني وشني باري متت حتى إيكي كهربا سيميل چتن إدام كهربا چتن أم سكيجي وقت بجن ملايت الديناتين بس كهربا كاري خوب كين باش کارا با سیمل نبوه 24 نه ساعت خیر نه نه ما ساعت ایکی چیتن حتی 3 و 4 شنی کاتتن اما گن شوره خوب کن ام سپیدتن شوره خوب کاملتن بله عزیزی اشترازی بتن
مامتي باشی سرچاوا ما عايش خير سلام رمضان و پیروز بیدن خدش ترى شو رمضان اول سيميل رمضان تشتكي طبيعي بورد مام يا خوش يعني الدنيا جو خوش امرو بيهاجنين جاري نا قرمه نصارى نا برسي روش كرته ما شاء الله بس يهاجنين ما نعس باش بازار چوای البارز بازار والله بازار قراني هي نكونينا قراني هي نكونينا باتوزاني وضعي موچنينا شولنينا جبرند عالم چه طنقافه بيقاوي اما سلام باش با اگر افتشتندی ین روزانه هین کرند گران بوینه اوش خود عندك تشتنا قران عندك تشتري سعرها بريا هم تشت قران نبيا دست خوش مام كم كثير از نشون بخوام سلامتی ایشالله مام خلق سیمیل چیه مشهوره خلقي سيميلي مال حق علاي بي مال شهابي بي في حالي ما خوش بوتا بيجم حاج عبد الله بي أبا كفاد بي مال حاج مسيري بي أبيتها حالي ما خوش أبا مال عبد الرحمن بي أو عندما عدري وان بي سيميلي أو عدي يديجي محمد فديناي بي عردل إقداد ود عيدو عرفات دا فليك دين دا چن مالا قرن عيدا عرباجي كوچراجي دا قرن عيدا چن مالي توانا ودا زبر مالا خوا أمشي چن عيدي توانا بيجا بري هو صابي إيه حمل قلق بيلو أو هاري كاريك ودود كرن شو لك با خصمتك با فلانك با شو عبيدي فرق وجود هاي نبي بري باش چه خارن سیمیل یا بناو دنگه كي خارن خوارن بله بوچاو خوانك يعني خلق سیمیل بتر چه خارن یه بناو دنگن چه تشتی خوارك هما صافار بي ودان هي بي نيز بي يا باش وصافة هبي بريش كيم بي بريش نبي وصا كيم بي بريش باش اف جوتيارن سیمیل بارا بتر چت کر كنا جو جالبي فلاحيت كده چه فلاحیت کر فلاحي دخل قدم چاندن جهه چاندن نوك چاندن گندور چاندن حمي بجارك افا چاندن دمي پالي چن پالي يكن پالي بي نه حسابي در راستو تهتا نبي هما پالي هي بي دا پالي يكن پالي خلاص بي دا چن جوت يكن جوت دا خلاص بچن دو قليبا كن قلاب خوتن دقيسنا كن هما هو بي حتى جافت شا دنيا دنيا جا لدي ام دار رابن بدر كن جا لدي دا هما ايك قاشت ايكي رمضان سیمیل بردا و نکدا چه فرقی هیا سيميلي رمضان هذا ولا باشم با رمضان قرتن حما بريد قرتن كسي ند كيم ايكي قرباجي دات خاني خوف زاري خود نشو عردا عب خاربا نبي دستت خوش ما گلک سپاس مالا تا آقا
رمضانات پیروز پیروزی پیروزی ممنون برهمی خیلی روشا بازارت رمضان ده چوه خودی باشه الحمدلله خب بگو بز دیفرات ما مراتب دن بتر حرکه کبیده بش حدا گفت راتب ندانه سیگه راتب دن حرکه کبیده سیگه باش اول چی نتود فروشی خود بخیره نوعد بخیره نوعد ملکی نو همه نوعد عدد من هاي بخیره شباره بتر خلک کیش کاد بعد داخازید سر کیش که هیا خود بارو بتر عوض سیگه داد چون بگو بش نیه تاتین ملکی نه اوستین نوعد لا بارو بتر عوض سیگه داد چون چند جورن وان هنه حتی نکل گیری چند جورت واده هنه خود هش جوره تنی ملکی تن و اوی تنی تاتین اوستی روشی ترام 2000 نه و اوی تاتین سیگه داد بارو بترشنی مدلانی باش بو هایت واد چوانه خود باید هم 2000 نه و 1000 که نه 3000 نه آره خلک بس رمضان بخیریات بات یان روشن دیجید بات خود بس رمضان بخیر چون بارا بتر با عیدا چون مناسبات چون آره دستت خوش برای سپاس هر سال برای مام توی چوانی سرسری من حالتا رمضانات پیروز بید خودش ترازی بد رحمت بابتک بازار چوه خود بازار فوله ای باشه الحمدلله اول چی نتود چی تود فروش اوه کاریه یا کیری اول میسل یا میسله بله چند ده بازاره به چوه خود همه دنب چاره سیونی وامد کنم چاره فروش کیلو اه اه خلک حجت که چاو چت کن مالا تا چوه حجنا که به درمانه یا باشه کابو ما بحث کرد دا بینرید ما بزانه چاو کاری تیتا چه کرن خود شول فیدوید چه شل فاکلانده فیدوید لیمی فیدوید گوشتی ویتم کن نافده نوکاف کن نافده حتی بچه که خوش بند دحینه دحینه جد کنن اه بوچی دحینت کنن دا طاموی خوش نه حتی تجارتیاوی بمرد آوانی کلوک نیا کری بوده که عیالی دست چم گوشتی جی کنم و صبحی خود حس که چیک بلا تعافیت بید خودش دارم رمضان سیمیل ها چوه خود باش الحمدلله الحمدلله باش باش روژنوه چوه بورن خود پا روزه ما الحمدلله دنیا خوش شو الحمدلله بلا خود رزقی وقت خودش ترازی بند
ئەبە هەوادیتی ڕەوشاژین و ژیارە خەڵکی قەزا سێمێلێ بوو کو بڤی ڕەنگێکی سادە و هەروەسا یێتام کوردەواری ژیانە خو دەرباز کرد کو بڕاستی ژی هێشتا مرۆڤێن دڵساخ و کوردپەروەر و ئاینپەروەر لەوێ قەزایەت ژین.